مەبەستی ئەم پێشانگامان ئەوە بوو کە مناڵانی ونبووی هەڵەبجە بە پەرلەمانتارانی کوردستان و عێراق لێرە بناسێنین. ئێمە 74 عایلین کە لە کاتی تاوانی کیمیابارانی هەڵەبجەدا مناڵەکانمان لێدا بڕاوە. 211 مناڵ لە ڕێکخراوەکەم سەرۆکی ڕێکخراوی منداڵەون بۆکانم خۆم. 211 مناڵ تۆمارە لەلام. ئێستا حالیان 7 بۆ 8 مناڵ دیعایەبوونی هەڵەبجەیبوونی خۆیانەکەن لەبەر ئەوەی سنتەرێکی مایکرۆجینی پێشکەوت و لە وڵاتەکەمانە ناتوانم بیانهێنمەوە. لێرەوە داوا لە حکوومەتی عێراق دەکەم کە سنتەرێکی مایکرۆجینی پێشکەوتومان لە کوردستان بۆ دابین بکەن بۆ یەکلاکردنەوەی کەیسەکانمان. ئەمانە زۆر گرنگە. بە پارێزگابوونی هەڵەبجە بە ڕەسمی بێت، نەک تەنها لەسەر کاغەز، هەموو ڕێکارە یاسایەکانی بۆ جێبەجێ بکرێت. قەرەبووی مادی و معنەوی کە سوکاری شەهیدان بدرێتەوە. هەڵەبجە دەبوو ئێستا سیمای شارێکی سەردەمیانەی پێوە بووە، بەڵام هەڵەبجە هەر وێرانە. داواکاری ئێمە ئەوەیە حکوومەتی عێراق قەرەبووی مادی و معنەوی کە سوکاری شەهیدانی هەڵەبجە بکاتەوە. هەڵەبجە یعنی هەتا ئێستاکە هیچ شتێکی بۆ نەکراوە کە سەردەمیانە بێ. هەڵەبجە هەتا ئێستا بودجەی تایبەتی نییە. لێرەوە داوا لە حکوومەتی عێراقیش دەکەم کە بە کتابی فەرمی داوا لە وڵاتی ئێران بکات ئەو مناڵانەی لە کاتی تاوانی کیمیابارانی هەڵەبجە دابڕاون لە خانەوادەکانیان ئەگەر لە ئێران ماون با بۆمانێ بگێڕنەوە. دەنا یعنی خەڵک یەک جار ئەمرێ، بەڵامێکی من ڕۆژانە ئەمرم و هەموو ڕۆژێک بۆ من 16 سێیە.